Pero dito sila, parang dito sila dinarilo. تەرمی بەلانی کەم 8 کەس دۆزراونەتەوە لە دەوروبەری ڕێگەوبانی دەرەوەی شاری ماراوی لە وڵاتی فلیپین هاوکاتی شەڕی نێوان هێزە سەربازیەکانی وڵاتەکە و ئەو تونڕەوانەی پەیوەندیان بە دەوڵەتی ئیسلامیەوە هەیە. دانیشتوانی ناوچەکە دەڵێن تەرمەکان هی پۆلیس بوون. جموجۆڵەکانی ڕێکخراوی ماوتی سەر بە دەوڵەتی ئیسلامی تا ئێستا بوونەتەمایی کوژرانی بەلانی کەم 46 کەس و هەر ئەمەش وەهای کردووە کار بە یاسا لەشکریەکانی وڵاتەکە بکرێ لە دوورگەی منداناو. بە هەزاران کەس لە خەڵکی شاری ماراوی شارەکەیان جێهێشتووە هاوکاتی پێنجەم ڕۆژی لەسەر یەکی توندوتیژیەکان. سەرچاوەکان ئاماژە بە هەبوونی زیانی گیانی لە ناو خەڵکی سیڤیلدا دەکەن. دانیشتوان دەڵێن هیچ چارەیەکی تریان نییە تەنها خۆ دەرباسکردن نەبێ لەو شەڕانەی ڕوودەدەن.